بە زۆری لە مانگی ڕەمەزاندا موسڵمانە فەڵەستینیەکان دوای ڕۆژێک لە ڕۆژوگرتن شەوانە لە کاتی خواردنی ژەمی ڕۆژوشکاندندا ئاهەنگ دەگێڕن. بەڵام هەستێکی کەمتر بۆ ئاهەنگگێڕان هەیە سەبارەت بە مانگی ڕەمەزان کە ئەم ساڵوا بڕیارە لە 11ی مانگی سێوە دەست پێ بکات لە کاتێکدا شەڕی نێوان ئیسرائیل و حەماس لە غەزە لە ئارادایە. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی سەر بە حەماس زیاتر لە 30,000 فەڵەستینی بەهۆی بردومانی سەربازانی ئیسرائیلەوە لە غەزە کوژراون. نارامی گشتی لێرە و لە هەموو جیهاندا لە ئارادایە لە کاتێکدا شەڕ لە غەزە بەردەوامە. ئێوە بینیتان چۆن لە هەموو جیهان خۆپێشاندان بەڕێوە چوو داوای ئاگربەز دەکەن. بینیمان چۆن گەنجێک لە ئەمریکا خۆی سووتاند وەک دەربڕینی ناڕزایەتی بەرامبەر بەو شتانێک کە لە کەرتی غەزە دەگوزارێت. هیواداری ناگربەز ساز بکرێت بە تایبەتی پێش جێژنی ڕەمەزان. مزگەوتی ئەلەقسا لە ئۆرشەلیم لە قودس بە سێم پیرۆستترین شوێنی ئیسلام دادەنرێت. دوای مەککە و مەدینە سەدان هەزار فەڵەستینی لە ڕەمەزاندا لە مزگەوتەکە نوێژ دەکەن. شێخ حسێن دەڵێت نوێژکردن لە ئەقسا بۆ هەموو موسڵمانان لە مانگی ڕەمەزاندا گرنگە. مزگەوتی ئەلەقسا پەیوەستە بە بیر و باوەڕی ئیسلامەوە. خەڵک لە مزگەوتی ئەلەقسا نوێژ دەکەن چونکە نوێژەکانی ئەوێ بەهای زیاترە لە هەموو نوێژەکانی دیکە. خودداوە کەسێکی زۆر باوەڕدار دەتبینێت و پاداشتەکانیشی زۆر زیاترە لە هەر شوێنێکی دیکە. هاوکات کۆمەڵگەی ئەلەقسا بۆ جووەکانیش پیرۆزە کە بە چای سولەیمان بە چای پەرستگا ناوی دەبەن و ئەو شوێنەی کە دوو پەرستگای یەکەمی جوولەکەکانی تیادا دروستکراون و دواتر وێران کراون. کەمێک لە سەروی دیواری ڕۆژئاواوە هەڵکەوتووە کە پیرۆستترین شوێنی ئاینی جووەکانە. ئەلەقسا زۆرجار شوێنی پێکدادانی توندوتیژی نێوان فەڵەستینیەکان و هێزە ئەمنیەکانی ئیسرائیل بووە. هەروە هێرشی فەڵەستینیەکان بۆ سەر جووە نوێژخوانەکان لە دیواری ڕۆژئاوای خوارەوە. لە ڕاستیدا بەهۆی هێرشەکەی حەماسەوە لە 7 ئۆکتۆبەردا دژی ئیسرائیل کە بووە هۆی هەڵگیرستاندنی شەڕی ئێستای غەزا واتە تۆفانی ئەلەقسا. ئیتیمار بنگڤیر وەزیری ئاسایشی نەتەوەی ئیسرائیلی توندڕە و خوازیاری سنوردارکردنی ژماری ئەو فەڵەستینیانەیە کە لە مانگی ڕەمەزاندا ڕێگەیان پێدراوە بچنە ناو ئەلەقساوە. بەڵام تا ئێستاکە لەلایەن سەرۆکانی هێزە ئەمنیەکانی ئیسرائیلەوە ڕەتکراونەتەوە کە دەڵێن ئەو جۆرە سنوردارکردانە دەبێتە هۆی دروستبوونی توندوتیژی. لە ساڵی 2021دا بینیمان کە چۆن ئەو سنووردارکردانە و ئەو بربەستانەی کە لەلایەن ئیسرائیلەکانەوە بۆ سەر نوێژخوانان دانراون بوونە هۆی پێکدادان. ئەگەر نەتەنیاهو بەردەوام بێت لە سەر پەیڕەویکردنی سیاسەتەکانی بنگڤیر هەمان پرۆسە دەبینین. لە نزیک ئەلەقسا خەڵک دەڵێن سەر ڕای نیگەرانی ئەمنیەکان چاوەڕوانی ڕەمەزانن. ئێمە هیچ کێشەیەکمان ناوێت. نامانەوێت کەس بمرێت، نامانەوێت کەس بریندار بێت. تەنها دەمانەوێت لە ڕەمەزاندا ئارام بێت. من لە ئەقسا نوێژ دەکەم لە بەردووە کار. سەرەتا بۆ پاداشتی خوددا. هەموو نوێژێک لە ئەقسا لە لای خوددا بە 500 نوێژ هەژمار دەکرێت. هەروەها بوونی ئێمە لە ئەقسا زۆر گرنگە. ئەگەر من نەڕۆم و ئەوانی تر نەڕۆن ئەوە ئەقسا چۆل دەبێت. ئەوانیش دێن و دەیبەن. ئیسرائیل ڕێگە بە گەنجانی موسڵمان نادات نوێژ لە مزگەوتی ئەلەقسا بکەن تەنانەت لە مانگی ڕەمەزانیشدا ئەمەش بەهۆی ترسی پێکدادان لەگەڵ ئاسایشی ئیسرائیلدا. هەروە پۆلیس دەڵێت ئەگەری زۆر هەیە ژماری ئەو فەڵەستینیانی کەناری ڕۆژئاوا سنووردار بکەن کە لەم قۆناغە ئاڵۆزەدا ڕێگەیان پێدراوە بچنە قودسەوە. بۆ راپۆرتی لیندا گرانشتاین ئاسۆجەبار دەنگی ئەمریکا.